بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برانی عزیز و رحمتی خوای پەروەردگارتان لێبێ. زۆر جارە و پرسیارم لێ دەکرێت بەڕاستی وازانم جارێک یا دوو جاریش هەم لە وتاری جومعە هەم لە وڵام و پرسیارەکان وڵام دابێتەوە ئەم پرسیارەتان. ئەی سەبارەت بە مەسەلەی عەمرە و عەمرەکردن هەم ئەو ئافرەتانەی بەبێ مەحرەم ئەچن عەمرەکەن و هەم ئەو ئافرەتانەی کۆمپانیایان داناوە بەناو کۆمپانیای عەمرەکردن بە ئافرەتان و هەم خاوەن کۆمپانیاکە. برا بەڕێزەکانم، ئێوە پرسیارتان یەکی لە من کردووە کە خاوەن کۆمپانیاکان خەڵکە بن بۆ عەمرە، ئەگەر بە پارەی حازر بێ بە سعرەتر ئەدبن، ئەگەر بە قیستی مانگانە بێ پارێکی زیاتر لێسێن. برای خۆم وەڵاهی ئەمە قسەی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام ئەفەرمێت زەمانە دێت بەسەر ئومەتی مندا کەس نەیە تووشی ڕیبا نەبێ، ئەوەش تووشی ڕیبا نەبێ هەر تۆزێکی بەردەکەوێت. ئەوە تۆ خەیکە عیبادەت دەکەی، بۆ عیبادەت و عیبادەتەکەیشیان کردو بە ڕیبا. وەڵاهی برای خۆم هەر مامۆسایە فتواتان بۆ ئەدا ئەڵێ ئەم زیادانە لەسەر ئەشیا کاڵا مادەم بە حاضر بە نەوعێک و بە قەرز بە نەوعێکی تر بێت پارەکەی فەرق بکات، زیاد بکا بە قەرز و بە حاضر، خوا ئەگادارە حرامە، ئەوە خۆی گونابار کردو کە فتواتان بۆ تا ئەڵێ دروستە. ئەتە من باسی زانا ناکەم، فلان زانا وای وتو، فلان عالم وای وتو، تۆ لە فلان زانا زاناتێت و من ئەوەندا دەڵێم. من بە پێی قورئان و حەدیث قسە دەکەم. هەمان قورئان و حەدیث کە لای ئەصحاب بوو قسەیان لەسەر کردووە، هەر هەمان قورئان و حەدیثە لە بەردەستی منە دوای 1400 ساڵیش کەوا بوو قورئانەکە نەگۆڕ و حەدیثەکەش نەگۆڕە لە بەردەستمان. عەلاقەمان بەوە نییە کە مامۆسای بە مەسلەحەتی خەڵک و بە مەسلەحەتی زەمەن و نازان بە مەسلەحەتی چی فتوا دەدات. ئەو کۆمپانیانەی وا خەڵک ئەبن بۆ حەج بۆ عومرەیان پێ دەکەن، ئەڵەن بە قیستی وەرە خۆی ئەوەی بە حازری دێ $350 وام ئەوەی کە بە قیستی مانگانە دەی ئەسێنی بە $450 حرامە، تاوانە، گوناهە. خوا داوای عەمرەی وای لێ نەکردون، وازی لێ بێنن. خوا داوای شتی وای لێ نەکردون، داوای نەکردوێەوە بڕۆنەوە عەمرەیە بکەن بە قەرزی. ئەگەر هەت بوو بە حازر بڕۆ بیکەن، نەبوو مەیکە خۆ تووشی ئەم گومانە مەکە. هەر هیچ نەبێت جێی گومانە کاکە، هەر هیچ نەبێت. ئەمە واز بێنین کە ئەو چەند کۆمەڵە حەدیثێکی لەسەر ئایەتیشمان هەیە لەسەر ئەو بابەتانە بە وردیەگە کەسێک ورد بێ و تەماشای بکە لێگەڕن دەمانە. باشە هەر هیچ نەبێت جێی شوبهەیە. ئەی پێغەمبەر نافەرمێ عەلەیهی سەڵاتو وسەلام واد ئەوان ئەو شتانە بێن کە جێی شوبهەیە بچن بۆ شتانە کە شوبهەی تیان نییە. دێ تۆ چی داوەدەوە بڕۆم عەمرەیە بکەم وەڵا بە قەرز بیکەم؟ مەڕۆ کاکە بە قەرز مەیکە. تۆ ناڵێ وەڵام مانگانە پارەکەدەم، دێ مانگانە دای خۆت کۆی کەرە و دوای بڕۆ عەمرەکە بکە. بۆ ئەتەوێ خۆت تووشی ئەم زیادەیە بکەی کەوا شەرع داوای لە تۆ نەکردووە. ئیمدارە بازار خۆشەکەی بۆ ئەو نوع کەسانە قەت زەرەر ناکەن. بۆیە ئەوانەی دایمە شت بە قەرز ئەفرۆشتن و وا دەیفرۆشتن بە گرانتر لە بازار، چی سیارە فرۆشتن بێت چی ئەوانە، ئەوە ئیشی حرامەکرد بۆ ماڵ و منداڵیان. برای خۆم سیارەیەکە فرۆشی وەڵا بەحا من سیارە فرۆشن بە قیستی بای دەفتەرێکە وەڵا بە 140 وەرەقە، وەڵانە هیچی نییە ڵاوەتەوە ئیشەکە. ئەمە حرام و تاوانە، لەبەرەوە ئەمانە قەت زەرەر ناکەن، هەر قازانجەکەن کەوا بوو مامەڵەش بۆیە حەڵاڵەت و قازانج و زەرەری واتیە. ماقول نییە تۆ هەر وەڵا هەر قازان بێ هەر قازان بکەی کۆمەڵە خەڵک زەرەر بکەن لە بەدەستی تۆ سیارێکی کڕیوە بە 150 وەرەق 140 وەرەق لە بازار 100 ئەکا لەبەر قەرزەکەی بە ئەوەندە زیادە چوو کابرا ڕۆڵە بە حازر دەیفرۆشێت 40 وەرەق زەرەرەکە. بام تۆ هەر قازانجەکەی کوانی کوێ ئیسلامات و تۆ ئەم قازانجە حەڵاڵە. هەر مەلایەک وا ئەڵێ ئەوە مەلا نییە و بەڵایە بۆ ئومەتی ئیسلام کە ئەو بڕیارانە دەرەکا بە خەڵکو فتوای بێسەروبەرە. ئیتر لیژنەی فتوایە، ئیتر هەر مامۆستایەکی درەیە. قورئان و حەدیثمانەیە الحەمدولله، قورئان و حەدیث شتا لە بەردەستمانەیە. بەڕاستی هیچ کەسێک قسەی هیچ کەسێک لای ئێمە بایەختر لە قسەی پێغەمبەر نییە عەلەیهی سەلات وسەلام. ئەمە ئەوە سەبارەت بەو ئافرەتانەی کەوا کۆمپانیایان داناوە خەڵکە بوون بۆ عەمرە. ئەگەر ئافرەتەکە لەگەڵ پیاوەکەی خۆیان بێ، ژن و پیاوە بەیەکۆ کۆمپانیایەکیان دانابێ بەیەکۆ ژن و پیاو ببن، ئەوە پیاوەکە سەرپەرستی پیاوان نەکات و ژنەکەش سەرپەرستی ژنان نەکات لەگەڵ ئەوە، دروستە، کێشەی تیان نییە. بەڵام باش وایە ئەو پەڕی و ویقار و ئەدەب بەکار بێرێ ئەو ئافرەتەی کە لەگەڵ مێردەکەیان دیەواتە حیجابی هەبێ، نیقابی هەبێ، بۆ ئەوەی کەوا تووشی نەزەر نەبێت. چونکە ئەو ئافرەتانەی کە دێن بۆ عەمرە وەختی مەحرەمی خۆیان لەگەڵایە، مێردیان لەگەڵایە، برایان لەگەڵایە، لە سەفەران، لە ناو پاسە، لە سەیارە، لە دانیشتن لە شوێنەکانە یەکتر دەبینەوە بۆ ئەوەی نەبێ بە جێی نەزەر. ئافرەتی وایە وەڵا خەڵکە با بۆ عەمرە چاوی کردووە بە ژێر پیاڵێک، ئەو نەکرێت تێ کردووە، دەرمانی کردووە، سوورا و سپیایی کردووە، ئەوە بەمە خەڵک بخەڵەتێنێ وەڵا بەمە خەڵک کۆکاتەوە لە خۆی وەڵا خەڵک با بۆ عەمرە.
ئەمە گونابار ئەمانە بەو بەختن ئەمانە سەرێشێواون بەناو دینشەوە بۆیە ها بەناو دین چیتان لێکراوە بەناو دین تەنانەت واتان لێکراوە ژنیش فێڵتان لێکە کابوو هەر ئافرەتێک لەگەڵ ئەم کۆمپانیانە کە ژن سەرپەرستی دەکا بە تەنها نەگونابار بنین بەری نعلەتی خوای پەروەردگاری شەکەون کەوا بە تەنها لەگەڵ کۆمپانیانە کەوا ئافرەت سەرپەرستیای دەکا وەڵا سەفەر دەکات بۆیە بە هەموو شێوەیەک دژی ئەمە بوەستنەوە ئافرەتانی مسلمان مادەم و عیبادەتەڕۆن قەت لەگەڵ ئافرەتان نەچن موعامرە ئەوانەی کەوا ئافرەتێک و کۆمپانیایەکی دان وەڵا خەڵکەوە موعامرە سێم پرسیاری ئەو ئافرەتانێکەوە مەحرەمیان لەگەڵان نییە ئایا دروستە ئافرەتێک لەگەڵ خۆمانە بووین دەراوسێمانە ناسراومانە خزمێکمانە کچی پولکمانە کچی خاڵمانە کچی ماممانە دروستە نەوەڵا مادەم دەزیۆت لی ئەشکێ مەحرەمی تۆنی ئەبێ مەحرەم لەگەڵان مەحرەمی جواتە کێ باوک مێر برا ئەمانە مەحرەمن باشە ئەگەر باوکی لەگەڵا بێ و کچە یا برای لەگەڵا بێ یا مێردی لەگەڵا بێ ئەمانە مەحرەمن کەوا لەگەڵ ئەمانە سەفەر بکە بەڵام مەحرەم نییە کۆمەڵە ئافرەت گشتی بە یەکەوە بەڕێیەکەی بەبێ مەحرەم وڵا بچین عەمرەیەکەن لەکوێ شەرعی ناوتە ئەم عەمرەتە لەکوێ هێنا کێوت ئەم عەمرە بکەی لەکوێ شەرعاتت وڵا عەمرە بکەی مەگەر عیبادەتکردن بە هەوا و ئارەزۆیە وڵا چونکە حەزەکەم عەمرەیە بکەم وڵا چونکە حەزی تۆیە قوربان وڵا بچی عەمرەیەکی حەرام بکەی کە پێغەمبەر نەهی لێ کردووە پێغەمبەری خوا نەهی کردووە کەوا ئافرەتێک نێوانی دووشی دۆشینواتە باین تا ئێوارە تا باینێ بە تەنیا بەبێ مەحرەم لە ماڵ دەرچێ لە یەکێک لە غەزاکانە سەحابەیەک هاو پرسیاری پێغەمبەری خوا عیسا فەرمووی پێغەمبەری خوا وەرزی حەج و خەڵک بۆ حەجەکە خێزانشم ئەوێ حەج بکە بێم بۆ جیهاد لەگەڵی جەنابتا یا بچم لەگەڵ خێزان ما فەرمووی نا بڕۆ لەگەڵ خێزان تا بۆ حەجەکە خۆ خێزانی بەتەنیا نەچوو بەو دەشت و پێوە خەڵکی مەدینە گشتێ وەرزی حەج بۆ حەجە هاتن فەرمووی ئەبێ مەحرەمی خۆتی لەگەڵا بێژ دەکەی نە جیهادەکە مەکە بچۆ لەگەڵ خێزان تا بە حەجەکەی بکە جیهادێک لە خزمەتی پێغەمبەرە پێغەمبەر بفەرمێ نە بچۆ لەگەڵ خێزانەکەدا کە حەجەکەی بکات چونکە بێ مەحرەمی لەگەڵەیە تۆ ئەمە نادیدە بگریت مامۆسایەکی بە مێزە سپیدێ فتوات بۆ داڵەوە مامۆسا فڵانتە دوتی ئیزن هەیە و بڕۆ ئەو مامۆسا قوربەسەی تۆی کردو قوربەسەی خۆیشیان کردوکەوە دژی ئەم حەدیثانەی پێغەمبەر دەوەسیەوە ئافرەتان قەیچیەکە خۆ ناو تایارە خەڵکی گشتە عامە دانیشێ بەیەکەوە بۆ خەڵکی بەو دەشتە گشتی وە و کون و کەلەبەرە گشتی لە پاڵێ و بەردانە زینیان کردووە سەدەمی پێغەمبەر ئەی خەڵکی گشتی وشتری پێوە گشتی بەرە بۆ سەفەری گۆ گشتی قافڵە بووە چووە حەجی کردووە سەدەمی پێغەمبەریشە بەڵام پێغەمبەر ئیزنی نەداوە ئافرەت بەتەنیا لە ماڵ دەرچێت ئیلا بێ مەحرەمی لەگەڵا بێ بۆیە مەخەڵەتن بە کۆمەڵە بەناو مەلا خوا ئاگادارێ من بەڵامان زۆرە تا مەلا باشە کەمی هەیە مامۆسامانێ وەکو سونەت هەڵسو کەوتکە کاکە قسەی پێغەمبەرە تەواو قسەی پێغەمبەر ڕووبیانە مێرە خوا پەروەردگار فەرمێ قورئان ئاەتی محکەمی واتیە متەشابیهی واتیە ئاەتی محکەم ئەو ئاەتانە کەوا تەنها یەک مەعنا هەڵەگرێ ئاەتی متەشابیه ئەو ئاەتانە کەوا چەند معنای هەڵەگرێ ئەفەرمێ ئەوانە کەوا لادان لە دڵیان ناهەیە دایمە شوێنی ئاەتی متەشابیه هەکەون بۆ ئەوەی بیش ئەو ئاەتانەی کەوا بە کەیفی خۆیانە بەو معنایە کە چەند معنا هەڵەگرێ ئەیکێ لە معناکان کە بە ئەوان دەخوا و بە حیزبەکەی ئەوان دەخوا بە بێوچونەکەی ئەوان دەخوا ئەو معنا هەڵگرن بۆ خۆیان نان تەماشای محکەمەکان بکەن کاکە دایان بەدایانەک دایان هەزاران ئاەتی محکەم هەیە کاکە بۆ ئەوانە واز لێ دێنیت ئیمدارە بەدایان حەدیثی پێغەمبەرمان لەسەر ئەم مەولودە بۆ ئەوانە واز لێ دێری دێ وەڵا بۆ فەرمودەیەکی زەعیف یا بە قەولێکی زانا یا بۆ ئەنی عالمێک وەڵا وای وتووە من چیم داوە لە عالم قسەی عالم بۆ بکەی قسەی عالم کاتێ لای من معتەبەرە کە تەماشایکەم قسەکەی بە قورئان و حەدیث نزیک بێت نەک وەڵا دژایەتی قورئان و حەدیث بکە ئەمجا چونکە مەلا فڵان کەس وتی عالم فڵان کەس بابە قسەی هەر مامۆسایەک بوو هەر زانایەک بوو جوی قورئان و حەدیث بیخەنەژێت پێتە ئەوە قسەی زانا نییە ئەوە جاهیلە بەرامبەر بە ئیسلام بەدین زانا ئەو زانایە کە قسەی کرد لە قورئان و حەدیثەوە قسە بکە بە قورئان و حەدیث بیدا بەدەستانەوە بۆیە گومڕاهتان نەکا سەرگەردانتان نەکا بۆیە ئاگادار بن هەسێ وڵامەکەم دانەوە هەم بۆ ئەوانە کە ئیشی سەر قافڵەی دەکەن بۆ خەڵک هەم ئەوانەی کەوا ئافرەتن و سەر قافڵەی خەڵکەکەن کۆمپانیایان داناوە هەم ئەو ئافرەتانە بەبێ مەحرەم سەفەرەکەن و عەمرەکەن حەمرەکەیان قبوڵ نییە نەقبوڵ نییە لە ڕۆژی قیامەتشان لەسەر ئەوە پرسیاریان لێکرێت و عەزابەت دێن کەوا بەبێ ئەمری خوای بەبێ ئەمری مێردەکەیان یا مەحرەمەکەیان لە ماڵ دەرچوون من پیاوی وایە وتی وەڵی مامۆستا ژنەکەم چووە خوا ئاگادارە ناڕازیم چووە خوا ئاگادارە ناڕازیم ژنەکەم چووە ئەچی نوع پیاوێکی تۆ ناڕازی بۆ کە ژنەکەت چووە یا ئەگەر ژنەکەت ئەوێ عەمرە بکە ئەبێ پیاوەکەی خۆی حازر کا لەگەڵا بڵێ باشە لەگەڵی توا بەیەکۆ عەمرەکەی نەچین و ئەبێ پیاوەکە بەڕاستی ئەگەر ژنەکەی عەمرەی نەکرد بێ ئەبێ خۆی حازر کا جارێک لەگەڵ ژنەکەی بیبا بۆ عەمرە خۆی بیبا جارێک ئەتر دوو جار و سێ جار سونەتە باشە بەڵام ناکرێت بەڕاستی بەم شتە شێوازە خەڵکی ڕووی تێ کردووە و بە دینی بزانێت کەوا بوو ئەمە دینەکەیە ئەمە وڵامەکانیشتان
وصلى الله وسلم على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم، والسلام عليكم ورحمة الله.